من دۆستی ئەحمەدم تەمەنم 19 ساڵە خەڵکی شاری سلێمانیم بەڵام 2 ساڵە لەبەر هۆکاری خوێندن لە زانکۆی گەرمیان داوامەکەم واتە لێرە لە داخلیە مێنمەوە خوێندکاری کۆلێژی پزیشکی گشتیم لە قۆناغی 2 ئەو ڕۆژانەی کە ماعاتن ڕۆژێکی ئاسایی بنمە بێنمەوە بۆنمە لە ساعات 8 تا 2 داوام بکەین ئەم ڕۆژانە عاتن ئێمە داوامان هەیە ئەی تۆ گەبی ئەمە بگونجێنی لەگەڵ قورئان خوێندنەکە کۆلێژی پزیشکی قورئان خوێندن یعنی زۆر قورسە بێت کام محەممەد نەچمەوە مزگەوت جاب ئەو ڕۆژانی کە بۆمە سعیمان کەمە یاخود با بڵین شتێکی وامان نەخوێندووە شەوەکەی هەوڵە دەین کە لەگەڵ برادرانە ینی بچین بۆ مزگەوتێک ئیتر بە پێی مەجال ینی چ مزگەوت ئەو شەوە پێیان وتبێتین ئەچینە خزمەتیان بۆ پێشنوێژی جا سپاس و خوای گەورە فەزڵی پێ بەخشەوین ینی کە بتوانین پێشنوێژی بۆ خەڵک بکەین ئەو شەوانی کە مەجالمان هەیە یاخود سعیمان نییە یاخود سعیمان کەمترە دەین بۆ مزگەوتانە إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين والله أويك كوليجي بزيشكي قرآن هدمك قرآن خوانم يعني سباز وخواي جورا من حل من الله خليك قرآن خوانم يعني أوني بلي كوليجي بزيشكي بيتر راجل بو أوشتا يعني أو من مرحلة دوم يعني 2 ساڵە لە کۆلێژی پزیشکیم جا وەکو ئەوەی بێتە ڕێگر سپاس وخوا نەبووە ینی چکە ئێمە ئەو باسم کرد ئەو داوامی کە هەشمانە ئەو پەڕی 5 بۆ 6 ساعت ینی لە کۆلێژی پزیشکی شتێک نییە بڵی زۆر دەست بگرێ و قورئان خوێندنەکەش ینی قورئان خوێندن بە هەمان شێوە ینی لە هەر کاتێکا لە هەر شوێنێکابی توانی قورئان خوێنی ینی لەناو پاسا بێ لە جامیعە بێ ئەو کاتانی کە فەراغی ینی هیچ نەبووەتە ڕێگر سپاس وخوای گەورە الله أكبر ولا أقسم بالنفس اللوامة أيحسب الإنسان أن لن نجمع عظامه بلى قادرين على أن نسوي بنانه بل يريد الإنسان ليفجر أمامه يسأل أيان يوم القيامة الله أكبر سمع الله لمن حمده الله أكبر السلام عليكم ورحمة الله السلام عليكم ورحمة الله ئەگەر دوای پێشنوێژی وەربگرین خەڵکێکی زۆر دەسپاس بۆ خوای گەورە ینی بۆ دەستخۆشی ئیتر هەنێکیان دوعای خێرەکەن هەنێکیان دوعای بەردەوام بوونەکەن ینی تر بە کورتی دەستخۆشیێکی زۆرەکەن بەڵێ بل الإنسان على نفسه بصيرة ولو ألقى معاذيره لا تحرك به لسانك لتعجل به إن علينا جمعه وقرآنه فإذا قرأناه فاتبع قرآنه ثم إن